سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. خۆپیشاندانی خاوەن نانەوەخانەکان لە سنە و کرماشان، ناڕزایەتی خاوەن بار هەڵگرەکان لە سنووری ورمێ، جموجۆڵی سەربازی ئەرتەش و سوپای پازاران لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئەبهەر، کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز، سەپاندنی سزای ئێعدام بە سەرپەیمان فەراح ئاوە لە شاری ڕەشت، خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان و هێرشی موشەکی هوندستان بۆ سەرناوچەی کشمیری پاکستان. مانگرتنی دوکاندارانی پاساژی ئاشنا لە شاری سنە. بە پێی هەواڵی گەیشت و دوکاندارانی پاساژی ئاشنا لە شاری سنە لە بەیانی چوارشەمە حەڤەی گوڵانەوە دژ بە نەبوونی کارەبا دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. بە وتەی کاسبکاران هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم لە نێو پاساژ و سەرشەقامی فیردەوسی جێگیرکراون و ڕێگەیان نەداوە خەڵک و دوکانداران لە بەردەم پاساژدا ناڕزایەتی دەرببڕن. بۆ بۆنەوە کاسبکارانی پاساژی ئاشنا چوونەتە بەردەم فەرمانداری و لەوێدا مانیان گرتووە. خۆپیشاندانی خاوەن نانەوەخانەکان لە سنە و کرماشان ڕۆژی سێشەمە 16 گوڵان خاوەن نانەوەخانەکانی کرماشان و سنە هاوکات لەگەڵ هاوپیشەکانیان لە شارەکانی دیکەی ئێران دژبەدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خاوەن نانەوەخانەکانی سنە و کرماشان لە ئاسنەدانی یارانە ناڕازین و دەڵێن پرۆژەی نانینۆ شکستی هێنا و دەوڵەت لە جیاتی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان نرخی ئاردی ئازاد کردووە و هەزینەکانی ئاو، بەرق، گاز و خەمیرمایە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. شایانی باسە کە بەشێک لە نانەوەخانەکان کرێنشین و بەدەست چوونە سەرەوەی کرێژ و زاڵە هاتوون. ناڕزایەتی خاوەن بار هەڵگرەکان لە سنووری ورمێ ڕۆژی سێشەمە 16 گوڵان خاوەن بار هەڵگرە هاوردەکراوەکان لە سنووری نێوان ورمێ و باکووری کوردستان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان 4000 کامیۆنیان لە ڕێگەی وەزارەتی سەنعەت مەعدەن و تیجارەت کڕیوە، بەڵام ئەو وەزارەتخانەیە خۆی لە ئازڕادەستکردنی ماشێنەکان بەرپرسیار نازانێت و کامیۆنەکان لە وڵاتی تورکیادا گیریان خواردووە. بە پێی زانیاریەکان تورکیا دوامۆڵەتی بە دەوڵەتی ئێران داوە تاوەکو گۆمرگیە و بار هەڵگرانە پەرداخ بکات و ئەگەر هەزینەکان پەرداخ نەکرێت کامیۆنەکان لەلایەن دەوڵەتی تورکیاوە زەوت دەکرێن. جموجۆڵی سەربازی ئەرتەش و سوپای پازاران لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی هەواڵی گەیشت و ئەرتەش و سوپای پازارانی کۆماری ئیسلامی لە بەیانی چوارشەمەی حەڤەی گوڵانەوە دەستیان کردو بە جموجۆڵی سەربازی لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کەرەستێکی زۆری نزامیان بۆ شارە سنووریەکان گواستوەتەوە. بە وتەی هاونیشتیمانیان ئەرتەشی کۆماری ئیسلامی تۆپخانەکانی بۆ سنووری مەریوان گواستوەتەوە و سوپای پازاران کۆمەڵێک کەرەستەی پێشکەوتووی نزامی بۆ ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ لێدوانێکی فەرمی لەلایەن بەرپرسانی نزامی ڕژیم بڵاو نەکراوەتەوە و مەبەستی ڕژیم لەم جوڵە نزامیە ڕوون نەکراوەتەوە. گواستنەوەی محەممەد شێخاڵی بۆ زیندانی نەغەدە. ڕۆژی سێشەمە محەممەد شێخاڵی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە لە پیرانشار بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 2 ساڵ بەندکرانی ڕەوانەی زیندانی نەغەدە کرا. ڕۆژی شەمە هەشتی خەزەڵوەری 1400 هەتاوی محەممەد شێخاڵی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزرا. ڕۆژی دووشەمە 1 ڕەشەمەی هەمان ساڵ ئەو چالاکە مەدەنیە بە دانانی وەسیقەی 2 ملیار تمەنی ئازاد و دواتر لەلایەن دادگای ئینقلابی پیرانشارەوە بە تۆمەتی تەبلیغ دەژی نظام بە 2 ساڵ زیندانی تاعزیری مەحکوم کرا. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئەبهەر. کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی ئەبهەر ڕۆژی سێشەمە 16 گوڵان لە ئازنەدانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. پێشتر حەقدەستی 2 مانگی کرێکارانی و کارخانە لەلایەن خاوەنکارانەوە پەرداخ نەکرابوو، بەڵام پاش دەست لە کارکێشانەوەی کرێکاران
حەقدەستی مانگی ڕەشەمە پەرداخت کرا. کرێکاران دەڵێن بەڵێنەکانی خاوەنکار بۆ پێدانی حەقدەست و مەزای مانگی خاکەلێوە هێشتا جێبەجێ نەکراوە و کرێکاران لە دۆخێکی سەختدا دەژین. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی نەوت لە خۆزستان ڕۆژی سێشەمە 16 گوڵان لە بەردەم سندوقی خانشینی ئەهواز کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایی خانشینی، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵات بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شارستانی سیب و سۆران. ڕۆژی سێشەمە 16 گوڵان کرێکارانی شاخڵ لە شارەداری شارۆچکەی هیدووچی سەر بە شارستانی سیب و سۆران لە ئازنەدانی مەزایای پیشەیی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان 25 کرێکاری شارەداری شارۆچکەی هیدووچ ماوەی 15 مانگە ئیسافەکاریان وەرنەگرتووە و کاتێک داوای داخوازیەکانیان کردووە لەلایەن خاوەنکارەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. کرێکاران دەڵێن شارەداری بە بۆنەی ڕۆژی موعەلیم مەراسمی لە یەکێک لە قوتابخانەکانی ئەو شارە بەڕێوە بردووە، لە حاڵێکدا هێشتا داخوازی کرێکارانی ئەو ناوەندەی نەداوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سەکۆی سیری. کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە سەکۆی سیری ڕۆژی سێشەمە 16 گوڵان دژبەدۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی، وەلانانی جیاوازی، پێدانی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لە سەر حەقدەستەکانیان کەم کراوە و بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت بوون. مانگرتنی بەندکراوانی زیندانیەڤین دژ بە گواستنەوەی یوسف یونسی بۆ بەندی حەوت. ڕۆژی سێشەمە 16 گوڵان بەندکراوانی زیندانیەڤین لە گواستنەوەی یوسف یونسی بۆ بەندی حەوتی و بەندیخانەیە ناڕەزایەتیان دەربڕی. یوسف یونسی باوکی بەندکراوی سیاسی عەلی یونسیە و بەرپرسانی زیندانیەڤین هەوڵ ئەدەن ئەو باوک و کوڕا لە یەک جیا بکەنەوە. ڕۆژی ڕابردوو هێز ئەمنیەکانی زیندانی ئەڤین هێرشیان کردوتە سەر ئەو دوو بەندکراوە سیاسیە و بە تونند و تیژیە و باوکیان بۆ بەندی حەوت بەندی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان گواستوەتەوە. یوسف یونسی تەمەن 70 ساڵ نەخۆشیەکانی شەکرە و زەختی خوێنی هەیە و لە دەرمان بێبەش کراوە. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی بەندی 4 لە ئاز ڕاگوێزرانی ئەو بەندکراوە سیاسیە ناڕەزایەتیان دەربڕی، بەڵام گاردی ئەمنیەتی زیندان هێرشی کردە سەر بەندکراوان و مانگرتنەکەی تێکدا. شایانی باسەکە یوسف یونسی بۆ ماوەی 14 ساڵ لە زیندانەکانی پەهلەوی و کۆماری ئیسلامی زیندانی کراوە و عەلی یونسی کوڕی ئەو بەندکراوەش لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە بە 6 ساڵ و 8 مانگ زیندان سزا درراوە. سەپاندنی سزای ئێعدام بەسەر پەیمان فەرەح ئاوار لە شاری ڕاشت. ڕۆژی سێشەممە پەیمان فەرەح ئاوار شاعیر و نووسەری خەڵکی گێلان پاش 7 مانگ بەندکران لە زیندانی ڕاشت لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی بەغی و محارەبە بە ئێعدام محکوم کرا. مانگی گەلاوێژی ساڵی 1430 هەتاوی پەیمان فەرەح ئاوار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی لاکانی ڕاگوێزرا. ناوبراو پێشتریش بەهۆی چالاکیەکانی دەست بەسەر و زیندانی کرابوو، بەڵام ئەم جارە لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە تۆمەتی بێبنەمای بەغی و محارەبە بە ئێعدام محکوم کرا و بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 3 مانگ زیندانی تەعزیری سزا دراوە. لە سێدارەدانی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران. بەیانی سێشەمە 16 گوڵان حکمی ئەعدامی 6 بەندکراو بە تۆمەتەکانی دەست درێژی سێکسی، کوشتنی بانقەس و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی زەنجان، عێراق، خوڕم ئاباد، ئەهواز، شیراز و بەندەر عەباس جێبەجێ کرا. بە پێی راپۆرتی کانۆنی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێکی تەمەن 21 ساڵ بە ناوی مهدی خانی بە تۆمەتی دەستدرێژی سێکسی لە زیندانی عێراق لە سێدارە دراوە. لەلایەکی دیکەوە 3 بەندکراو بەناوەکانی حسێن ڕەفیعینیا، محسن ڕئیسی و حەمزە عەلیزادە بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی زەنجان،
شیراز و خڕم ئاباد ئێدام کراون. هەروەها حکمی ئەدامی دوو بەندکراو بەناوەکانی عەمار وەلیدی و مەنوچەهر گوڵابی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ئەهواز و بەندەر عەباس جێبەجێ کراوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان ڕۆژی سێشەممە 16 گوڵان ئێرانیانی ئازادیخواز لە فرانکفۆرتی ئاڵمان بە پێڕەواڵی هەر هەفتە دژ بە ئەدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. ئێرانیانی ئازادیخوازی فرانکفۆرت سێشەمەی هەموو هەفتەیە گاوکار لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام کۆ دەبنەوە. خۆپیشاندەران بەدەستەوە گرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئەدام و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. هێرشی موشەکی هندستان بۆ سەرناوچەی کشمیری پاکستان. شەوی سێشەمە 16 گوڵان ئەرتەشی هندستان لە وەڵامی هێرشێکی تیرۆریستی دوو هەفتەی ڕابردووی تیرۆریستان بۆ سەر گەشتیارانی وڵاتە بە موشە گێریشی کردە سەر ناوچەی کشمیری پاکستان و بەدەیان کوژرا و برینداری لێکەوتەوە. بە وتەی جەنەڕاڵ ئەحمەد شەریف هێرشە موشەکیەکانی هندستان تەنیا شوێنی نیشتەجێبوونی خەڵکی مەدەنی کردوەتە ئامانج و لە ئاکامی ئەو هێرشانەشدا 26 کەس لەوانە چەند منداڵ گیانیان لەدەستداوە و 26 کەسی دیکەش بریندار بوون. بە دوای هێرشەکانی هندستان شۆرای ئەمنیەتی پاکستان کۆبوونەوەی خێرای بەڕێوە برد و فەرمانی بەرتەشیە وڵاتەدا وەڵامی هێرشەکان بداتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ چەند ناوچە لە نێو خاکی هندستان لەلایەن ئەرتەشی پاکستانەوە بردومان کراوە و 3 شارومەند کوژراون. هەروەها 3 فڕۆکەی جەنگی هندستان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی پاکستانەوە خراوەتە خوارەوە و گەرژی و ئاڵۆزیەکان لە سنووری ئەو دوو وڵاتە هێشتا بەردەوامە. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر غەزە و یەمەن. ڕۆژی سێشەمە 16 گوڵان فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر یەمەن و غەزە لە ئەنجامی ئەو هێرشانەشدا بەدەیان کەس بوونە قوربانی. بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی خەزە بەلایانی کەم 48 فەڵەستینی گیانیان لەدەستداوە و 142 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها تۆڕی مدیایی قودس لە راپۆرتێکدا ڕایانگەیاندووە کە ڕێژەی ببورن گیان بەختکردوانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی خەزە گەیشتووەتە 52,615 کەس و ئاماری بریندارەکان سنووری 118,752 کەسی تێپەڕاندووە. لەلایەکی دیکەشەوە 20 فڕۆکەی جەنگی ئیسرائیل فڕۆکەخانەی سنعا و چەند ناوچەی پیشەسازیان لە یەمەن کردوتە ئامانج و بەو هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستداوە و 38 کەسی دیکەش بریندار بوون. جێگای ئاماژەیە کە دۆناڵد ترامپ ڕۆژی ڕابردوو بە میدیاکانی ڕاگەیان حوسیەکان داوای ئاگربەستیان کردووە و بەڵێنیان داوە هێرش نەکەنە سەرگەشتیەکان. بەو بۆنەوە ئەرتەشی ئەمریکا هێرشەکانی بۆ سەر یەمەن ڕاگرتووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.